حەوت ساڵ بەر لە ئێستا هەرێمی کوردستان بڕێر یابووری سربەخۆیدا و دەستی بافرۆشتنی نەوتی خۆی کرد لە ڕێگەی تورکیا و ڕایگەیان حکوومەت دەچێتە قۆناغێکی نوێ و خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان دێت. دوای حەوت ساڵ لەو بڕیارە شاندێکی هەرێم لە بەغداوە ڕایانگەیان لەگەڵ حکوومەتی عێراق گەشتونەتە ڕێکەوتن و دەگەڕێنەوە بۆ بەغداد هەرێم بەشێک لە نەوتەکەی ڕادەست دەکات. سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکانیش لە پەرلەمانی کوردستان دەڵێت ئەوەی کرا ئابووری سربەخۆ نەبوو، فرۆشتنی نەوت بوو لە بەرژەوەندی چەند کەسێک و دەوڵەمەندبوونیان و پاشەکەوتکردنی 36 موچەی فەرمانبەران و تێکچوونی دۆخی دارایی هەرێم. نەتیجەکەی ئەوە بوو 36 موچە پاشەکەوت کرا، 13 موچە هەر نەدرا، 3 موچە بە لێبڕینەوە درا و نەتیجەکەی ئەوە بوو لەم چەند ساڵا دەبواە سەدان پرۆژە بکرێت لە بواری ڕێگاوبان و قوتابخانە هەمووی وەسا و هەرێمی کوردستان کەوتە ژێرباری قەرزێکەوە وەک خۆیان باسیەکەن نزیکەی 28 میلیارد دۆلارە. مستەفیدەوانە بوون کە نەوتی ساڵانی پێشووتریشیان فرۆشتووە. هەرچەندە لەو چەند ساڵەی هەرێم بڕیاری فرۆشتنی نەوتی بە شێوەی سربەخۆ داوە بەردەوام کێشەی دارایی موچەی فەرمانبەران هەبووە، بەڵام تا ئێستاش حکوومەت بە هەنگاوێکی باش وەسفی ئەو بڕیارە دەکات. پسپۆڕێکی دارایی و ژمێریاریش دەڵێت باشترین چارەسەر ڕێکەوتنە لەگەڵ بەغداد چونکە ئابووری سربەخۆ نەیتوانی دۆخی هەرێم چارەسەر بکات. حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوازێکی زۆر ناشەفاف ئیدارەی دارایی خۆیە و ئیدارەی مەلەفی نەوتیە و ئیدارەی سەرجەمە و سێکتەرانەی داوە کە داهات بۆ هەرێمی کوردستان دروستەکەن و بەدەستێخن. بۆیە باشترین چارەسەرەوەتانە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بێوێ دارایی هەرێمی کوردستان باشتر بێ و هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕزگارێن بێ لەم قەیرانە خاڵی یەکەمەوەتان لەگەڵ حکوومەتی عێراق بکە بە ئیتیفاقی. هەرچەندە پارتی و یەکێتی بە ئاوبەشی ئابووری سربەخۆیان ڕاگەیاند و مەراسیمی بەڕێکردنی نەوتی هەرێمیان بە شێوەی سربەخۆ ئەنجامدا، بەڵام زۆر جار یەکتری بە هۆکاری کێشە و قەیرانەدارایەکان تۆمەتبار دەکەن. پسپۆڕێکی ئابووری و وزە دەڵێت ئابووری سربەخۆ زیانەکانی گشتگیر بوو بۆ هاوڵاتیان و سوودیشی هەبوو بۆ کەمینەیەک. ئەم قەیرانە هەتا ئێستاشی لەگەڵا بێ وای کرد لە دۆخی ئابووری و دارایی خەڵکی کوردستان زۆر خراپتر بێ بەراورد بەوەی کە پێش 2014 هەبوو. بۆیە ئەگەر تۆ لە ڕوانگەی خەڵک و سێری ئەم بڕیارە بکەی بڕیارێکی پڕ لە زیان و کارەساتبار بوو. بەڵام ئەگەر لە ڕوانگەی بەرپرسەکان و یا ئەو کەسانی مستەفیدن لە کەرتی نەوتی هەرێما سەیری بکەی ڕەنگە بڕیارێکی باش بێت. پێش ڕاگەیاندنی ئابووری سربەخۆ لەلایەن حکوومەتی هەرێمەوە هاوڵاتیان و فەرمانبەران گەشتوو بوونە قۆناغی خۆشگوزەرانی و موچەخۆرانیش لە کاتی خۆیدا و بێ پاشەکەوت موچەکانیان وەردەگرێت، بەڵام دوای ئەو بڕیارە هەرێمی کوردستان کەوتە قەیرانی داراییەوە بە زۆرێک نەیتوانی ماگانە موچەی فەرمانبەران دابەش بکات و بەدەیان موچەشی پاشەکەوت کرد. هێرش قادرێن ئارتی هەولێر.